دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک سەباحمان لەگەڵە لە شاری سلێمانیەوە. کاک سەباح، ئەم کاتت باش و بەرنامەی بەڕاشکاویت لە ساڵی 2012دا چۆن بینی فەرموو؟ ئەم کاتە باش کاگرە باش ئەم کاتی تۆ باش. ساڵی نوێش پیرۆز بە ساڵی نوێ لە ئێوە و لە هەموو گەلی کوردستان پیرۆز. زۆر سپاس. زۆر سپاسەکە مامە ڕێبا بەڕاستی بەرنامەکانی نالیا بەعام پێشکەوتووە نکوڵی لێ ناکرێ. بەس دوو پرسیارەمە بوو برادرە پێش من پرسیارێکی کرد بەڕاشکاوی ئەوە جواب بدایەوە. بەس من یەک پرسیاری کەمەیە زۆر بەڕاشکاوی ئەگەر پێم بڵێیت. کاگرێ بوار لە ئەو بەرنامانەی کە پێشکەشی کردووە ئەو چاپێکردانی کە پێشکەشی کردەوە بەرپرسانە هەتا ئێستا ڕوبەڕووی هیچ تالی دەکو هیچ شتێکی ناخۆش نەبوویتەوە لێیان. سپاس بۆخوا تا ئێستا ڕوبەڕووی هیچ شتێک نەبوومەتەوە وەکو خۆم. باشە کاگرە باش هیواداری لە ساڵی ئایندەیە بەرنامەکە بەرەو پێشکەوتن بڕاوە و بەرپرسانە هەر بانکەیت و سپاسانەکەین دەستان خۆش. شتیوان بەخوا لە ساڵی 2013 بەرنامەی بەڕاشکاوی هەر لەگەڵتان بەردەوام ئەبێت. شتیوان بەخوا کاگرە باشیان. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سەباح، سپاس بۆ سەرنجەکانت. کاگومێدمان لەگەڵە لە شارە خۆشەویستەکەی کەرکووکەوە. کاگ ئومێد ئەم کاتت باش بەرنامەی بەڕاشکاویت لە ساڵی 2012دا چۆن بینی فەرموو؟ هەلو بەڵێ کاگ ئومێد فەرموو. جارێ پێشەکی سڵاوی خۆم لە بینەرانی بەڕێزی خۆشەویست و لە جەنابتان و لە هەموو کارمەندانی ئێنارتی خۆشەویست. دیارە بەرنامەکەی جەنابەت یەکێکە لەو بەرنامانەی کە من زۆر بەجددی تەماشایەکەم و بەرنمەیەکی سەرکەوتووە. ئومێدەوارم ڕاشکاوتر بن لە هەموو بوارەکانە بەڕاستی و هەموو لایەک بگرێتەوە و ئەو کەسانەشی کە ئەیهێنن ڕەچاوی مەسلەی لایەنە سیاسی و ئەوانە نەکەن لەبەرەوەی کەناڵێکە بە سەربەخۆ پارێزراوە هەوڵ نەدرێت لە لایەنێکی سیاسی زیاتر کەسایەتیەکان بهێنرێت لایەنێکی سیاسی کە حسابی بۆ نەکرێت و ئەو کەسانیشی کە ئەهێنرێن ئەوە نەبێتەوە بەس میوانت دەست بکەوێت کەسێک بێ یعنی لەناو کۆمەڵگایە هەندێک قسەی لەسەر هەبێ یاخود هەندێک گومان و هەندێک قسە لەسەر شخصیەتی ئەو کەسە. بەڵێ زۆر سپاس بۆ کاگومێت لە شاری کەرکووکەوە. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت بەدڵنیاییەوە بە هەندی وەرەگرین. کاگاراممان لەگەڵە لە شاری کۆیەوە. کاگارام ئەم کاتت باش بەرنامەی بەڕاشکاویت لە ساڵی 2012دا چۆن بینی فەرموو؟ ئەم کاتت باش بەڕێزەکەم دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. بەڕاستی من معجیبم بەم بەرنامەیە یعنی جێگای خۆی کردێتەوە لە ناو تاچی ئەم کۆمەلگای ئێمە بەڵام بەداوای لێ بردنەوەشکە ئەم قسەیەکەم هەندێک کەس هەیە شایستەی ئەوە نییە کە لە بەرنمەیەکی بەڕێزی وەکو جەنابەت دابنیشێ و وەکو چاخانەیەکی لێ بکە هەندێک قسە بکە. حەز ناکەم ناوی ئەو بەڕێزە بنێم احتیمالە خۆت باش بزانیانی کردوێتە قەلە لێدانێک و هەندێک شتەیە. بەڕاستی من دڵخۆشم بۆ بەرنمەیە کە بینم لە شاشەی NRT. هیوادارم ساڵی ئایندا بەرنامەی باشتر و ئیشەکانیشتان هەمووی باش بۆ بەرەو پێشەوە دەستان خۆش بێ و شانازی بێەوە دەکەم کە جەنابەت پێشکەشکارێکیەوە سەرکەوتووی دەست خۆش بێ. زۆر سپاس بۆ تۆ کاک ئارام لە شاری کۆیە. ئێمە شانازی بێ ئێوە کە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت. بەڕێزان ناوبڕێکی کوردوەرەگرین و پاشەم ناوبڕا گەڕێنەوەلاتەن. ئەو بڕێری کە لە کۆنگری دووە دراوە بۆ پێکهێنانی ئەنجومەنی ناوەند ئەم ئەنجومەنە شێوە پەرلەمانێک وەرەگرێت. ئەگەر شێوە پەرلەمان وەربگرێت کەواتە ئەم ئەنجومەنە توانای بانگێشکردنی تەنانەت سکرتێری گشتیشی هەیە لێپێچینەوەی لێ بکە لەسەر هەڵەیەک لەسەر کەم و کوڕیەک لەسەر کەم تەرخەمیەک بۆ نمونە. ینی پێت وایە نووسینی لەوحەیەکی سوپاسنامە بۆ ئێوە بەس بێ لە کاتێکە ئەو ئەنجومەنە بۆ نمونە نەیتوانی فلانە ئەندامی سەرکردایەتی بانک بڵێ کاکە تۆ لە ئاسی پێویستانە بوویت فەرمووی ئێمە متمانە و لێسەنینەوە ڕاستە لە کۆنگرا وەرەگرتەوە بەڵام ئێمە ئەم ئەنجومەنە ینی ئایا توانای ئەوەی هەبوو مەکتەب سیاسیەک و سەرکردایەتیەک و مەسوول مەڵبەندێک و کادرێکی پێشکەوتوی حیزب بانکە و لێپێچینەوەی لێ بکە؟ لە دوای ئەنفال لە سەقز بووم یەکێ لە سەرکردە هەرە گەورەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تەبلیغیان کردم وتیان بە ئێمەیان وتووە بەکە تایەکێتی بێنای کوژین. من لەسەر چییە خۆ دزیم نەکردووە خۆ پیاوم نەکوشتووە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڕەشانە لە من نەکرێ. جا من ئێستا ئەلان یەکەم لە 24 یانزەوە من ئیستیقالەم لە یەکێتی کردووە ئەگەر میلیان کوشت من لەسەر خراپەکاری نەکوژراوم وەکو ڕەفیقەکان بخۆم بەشەی دەزانم لە دەرونی خۆما خۆم بەشەی دەزانم. ویزیڤاڵی
نێودەوڵەتی شانۆ کراوە لە هەولێر یەکێ لە خەڵاتە گرنگەکان چییە؟ تەکنۆلۆجیا لە شانووە من تەکنۆلۆجیە خۆم گڵۆپ و گڵۆپێکی تیان نەبوو لە گڵۆپە سفرەکانیان تێوجە بۆ لیکێتی دوورکەوتیتەوە بووی بە پارتی گوایە ئێمە 50-50 50 هەر لایەنە وەزیرە تۆ وەزیریت ئەویش وەزیرە ساڵی 93 لەسەر داخستنی ڕۆژنامەیەک مامۆستا شێرگۆ کەس کە وەزیری ڕۆشنبیری بوو دەستی لە کارکێشایەوە بەڵام ئەمە هەڵوێستەمان لە مامۆستا سالار نەبینی ئەمە حەزی حیزبی بوو یا هەڵوێستی خۆ وتی زۆر سێرە ئێمە وەزیری خەڵکی فڵانەچین وەڵا لەولا هونەرمەندان داوای شانۆ و تەلاری ئۆپەرامان لێکن کاکە هەقی خۆیەتی ئەوانە پاڵپەیوە نەربوون بۆ مامۆستا سالار کە لە ساڵی 1984 تیبی شانۆی سالاری دامەزران بوو لەناو تیبی پێشڕۆی شانۆی کوردی هاتە دەرەوە هەبوو بانگکەن یا هەر نەبێ بڵێن تۆ ڕۆژێ لە ڕۆژان ئەندامێکی ئێمە بووی کادرێکی ئێمە بووی پێشمەرگەیەکی ئێمە بووی ئەمە گلەی من نییە ئەمە گلەی زۆر کەسە بەڵێ خۆشەویستانەوەی بینیتان بەشێک لە ئەڵلقەکانی ڕابردووی بەرنامەی بەڕاشکاوی بوو لە ساڵی 2012دا لەگەڵ چەندین کەسایەتی جۆرا و جۆر کاک ڕێبوارمان لەگەڵ لە ڕێگەی سکایپەوە لە بەریتانیا کاک ڕێبوار ئەم کاتت باش بەڕێستان بەرنامەی بەڕاشکاویتان بینی و دیارترین سەرنج و تێبینیەکانتان لەسەر بەرنامەکە چییە؟ ئەم کاتێ ئەوەش باش کاک ڕێبوارجان زۆر خۆشحاڵم بەڕاستی بەرنامێکی زۆر خۆشە کەناڵی NRT هەر هەموو بەرنامەکانی بە تایبەتی بەڕاشکاوی بەکراوەی ئەم بۆ خۆم بەڕاستی لە بەریتانیای هەمیشە متابعی دەکەم ئەگەر لە بەرنامە ڕاستە خۆیەکانیش فرای نەکەم دێمە ناو پرۆگرامەکان تەماشان دەکەم هیوای سەرکەوتن بۆ جەنابەت دەخوازم هیوادارم هەر پێشکەوتوو بن لەسەر ئەو ڕاستگۆی و لەسەر ئەو هاوسنگی کە ئێوە پێشانی خەڵکی هێدەن هیوادارم هەر بەرداوام بن زۆر سپاس کاک ڕێبوار لە بەرنامەی بەڕاشکاویە هەستەکەی ئەو پرسیارانە لە خۆ ئەگرێکە لە ناخی ئێوەی بینەرانە بێگومان بەڵێ چکە لەبەرەوەی بۆ کەسێکی وەکو ئێمە ناتوانین یعنی لە ناخی دڵمانەوە ڕاستەخۆ بە کەسەکەی بڵین بەس لە لای ئێوە بەڵێ هێندە شتێ جایوە لە ناخی دڵمەوە پێم خۆش بە کەسێکی بڵم ڕوبەڕ بەڵام نتوانین لەبەرەوەی بێدەسەڵاتیان ئێمە توانێوەمان نەبوو بەڵام جەنابتەوە بۆ هیچ ئەو زانیارە چاکانەی هەتانە بالفعل ئەو کەسێک زۆر سپاس بۆ کاک ڕێبوار لە بەریتانیاوە کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵماندا بوو کاک سامانمان لەگەڵ لە شاری هەولێرەوە کاک سامان ئەم کاتت باش بەرنامەی بەڕاشکاویت لە ساڵی 2012 چۆن بینی ئەم کاتی جەناب باش کاک ڕێبوار من سپاس بۆ جەناب تو دەستخۆشیە بەرنامەی لێکم پیرۆزبایی ساڵیادی ئەو بەرنامەیەتان لێکم زۆر سپاس وادارم ساڵی 2013 ساڵی کلانەوەی زیاتری بەرنامەی بەڕاشکاوی بێت بۆ پێم خۆشە من جیالەوەی کە دەستخۆشی لێکم و زۆر سەرکەوتن هیوایەکی گەورەشت بۆ خوازم بەڵام پێم خۆشە تەنیا زیاتر بەرپرسان نەبێ وەکو داوایەکی من مەسەلەن چەند هونەرمەندێک تا ئێستا دواندووە پێم خۆشە لە بواری ڕۆژنامەنووسانی ئەوانی کە سەردەمانی قەڵەمەکانیان چۆن بووە کە زۆر جار فایلیان هەڵدراوەتەوە یاخود مەسەلەن قەڵەمەکانیان بۆ بارێک کە بەکارهێناوە پێم خۆشەیەک دووش زیاتر مەسەلەن ئەگەر بەرنامەکە مادەم بەڕاشکاویە پێم خۆشە مەسەلەن ڕاستە و خۆش بێت بۆ ئەوەی کە خەڵک بزانین ئەو بەرپرسێک ئەگەر تەقبولی ئەو قسانی نەکرد و ڕەبوو ڕۆیش یاخود مەسەلەوەکە ئەو بەرپرسەی برادەرێک هونەرمەندێک وتی وەڵا هەندێکیان لێ قەتع کردووە و لە ترساندایان بزاندووە پێم خۆشە ڕاستە و خۆ بێت ئەوە باشترە بۆی ئاخۆ بزانین خەڵکی ئەم وڵاتیمە تا چەند تەقبولی ئەوەکە و دووبارە دەستخۆشی لێکم و زۆر سپاس بۆ پەیوەندیەکەی تۆ کاک سامان لە شاری هەولێرەوە بەرنامەی بەڕاشکاوی زیاتر لە مانگێکە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە شاشە NRTەوە پێشکەشتان نەکرێت ئێستا بەرنامەکە ڕیکۆرد ناکرێت و بە ڕیکۆرد کراوی نمایش بکرێت بەدەر لەوەش لە ماوەی 2 ساڵی تەمەنی بەرنامەی بەڕاشکاویدا تا ئەم ساتە هیچ میوانێک کە هاتبێتە ئەم بەرنامەی و میوانی بەرنامەکە بوو بێت تەنها چرکەیەکیش لە قسەکانی لا نەبراوە و ئەوەی ڕیکۆرد کراوە وەکو خۆی دابەزیوە و بڵاو بۆتەوە ئەمە شتێکم من وەکو ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەکە ئەمەوێ هەموو بینەرانی خۆشەویست لەوە دڵنیا بکەمەوە کە بەرنامەکە بۆ پەڕی ئەمانەتەوە ڕیکۆرد کراوە بۆ پەڕی ئەمانەتیشەوە پەخش کراوە نەک تەنها بەرنامەی بەڕاشکاوی بەڵکو هەموو بەرنامەکانی کەناڵی NRT هێندەی من ئاگادارم هەموو بەرنامەکان بۆ پەڕی ئەمانەتەوە ڕیکۆرد کراوە و بۆ پەڕی ئەمانەتیشەوە پەخش کراوە و هاتوۆتە بەردەم ئێوەی بینەرانی خۆشەویست بەڕێزانم با چەندی منێک لە ئەڵلقەکانی ڕابردووی بەرنامەی بەڕاشکاوی ببینین پێکەوە و دوای ئەوەش لەگەڵتان بەردەوامە بین لە وەرگرتنی پەیوەندیەکانتان فەرموو خۆم لە سەروی هەموو
هەموو ڕئیسێکی ئەو وڵاتە دەبێت هەرچی ڕئیسی دنیا هەیە بە ڕئیسی هەرێمیشەوە ئەمێ لە خۆت بپرسم بەچی وەسفەکەم فەرهاد پیرباڵی وەرژار شاعر چیرۆکنووس گۆرانی بێژ شێوەکار دوکیمنتەر بەڵام وا بزانم بە هەڵەیە چووی سووری هەلیزم ئازادی تایە کۆتوبن دروست ناکات یعنی من ێستا بەستراومەتەوە ناتوانم دەستم ئاوادا بنێم و ناشتوانم پێم ئاوادا بنێم حڕەکەم هەیە تۆ حڕەکەت نییە بۆی حەسوودی ببن تۆ چەند ساڵێک پێش دەساوە سێتنامەیەکە نووسی وتێ من تەمەنم گەیشتە 40 ساڵ لەمە دووە کەس گوێم لێ نەگرێ بڕۆم پێمەکەن چیم نووسی ئاتیباری بۆ دامەنێن ئێساوە بەرنامەکەمان کۆتایی هات چی بۆ بینەرانە ئەڵید کە ئێستا بینەری ئەم بەرنامی من و تۆ بوون بڕوا بۆ قسانەوە بکەن یەکگرتو و بە بڕوای خەڵکێک لە ناویە پێویستی بە دەستکاریکردن بوو بەوەی تێڕوانین و تەحلیل و لەگدانەوەیەکی تازە هەبێ بە واقعی کۆمەڵگای کوردستان ڕاستە کە ئێوە لە ناوەڕاستی نەوەدەکان و لەگەت دەرکەوتندانە باری ئابووری خەڵکتان قۆستەوە بۆ گەشەکردنی خۆتان یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەندێک ڕۆوە درێژەیدا بە شێوازە کۆنەکانی ئیشکردنی نەوەتەکانی ڕووداوەکانی سیویشی ئاب لەگە پارتی دیموکراتی کوردستانە چۆنە ئەو حکوومەتەوە کە لە هەولێر دروستکرا ئەمە هەڵەیەکی سیاسی گەورە نەبوویەوە کردن پرسی دەستدرێژی لەلایەنی ئەو هێزەی کە لەوێ بوو کە جۆرێ لە هەڕەشە و لە هەڕەشە هەبوو مەشروعێکی خۆتەقانەوە بین یاخۆ بانگەوازێکی ڕاستەقینی ئاشتی بن لای تۆ یەکشتەوتی لای من یەکشتە تو تەمام لەم شوێنەیە ئەوە بێکە لۆجیکیش دەوری نامێت عقلی تەنزیمی یەکگرتو ئەیویست هەر وەکو ئینسانێکی سادی حیزبی مامەڵان لەگەڵا بکە لە چوارچەوە تەقلیدی حیزبیەکان ئیستیعابیان کرد یەکگرتووی ئیسلامی کەمترین قسەتان لەسەر کێشەی کوردی لە باکووری کوردستانە هەیە ئەمە گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێوە پەیوەندێکی زۆر باشان لەگە داد و گەشت پێدانێت فەریدون عەبدولقادر پەیوەندێکی خۆشی لەگەڵ ئێران هەیە تەنانەت باسی ئەوە ئەکرا کە لە سیویشی ئاب و ئەو کاتەی یەکێتی نیشتمانی کوردستان لە شارەکانی بێجێهێشت و چووە سەر سوور تۆ ڕۆڵێکی گەورەت بینیوە لە گەڕانەوەیە شەڕی ناوخۆ و شەڕی براکوژیا ئەوەنە ناخۆشە کەس لە خەزاڵەتی زیاتر هیچ سەروەریشکەی بۆ نامێنێتەوە دوای ڕاپەڕێنەوە ئێرانیەکان زانێری شەنیاوە بە یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر جەنابەت کە گوایە زیاترین ئۆتۆمبیلێکە لە کوردستانی عێراق ئۆبرا بێتە ئێران تۆ بردوتان یعنی ئەوە یەکێکە لە مەئاساتەکانی کورد لایەک بە پشتی عێراق لایە بە پشتی تورکیا لایە بە پشتی ئێران بەرامبەر ئەوەی تۆ هەڵوێستی خۆتت لەگەڵ گۆڕانێک لا نەکردوت و نەچووتێتە پاڵگۆڕان لە باجی 3 ساڵی وکیلی سلێمانی پاڵاز بوراوی کە لە سەروی نزیکی 2 ملیۆن دۆلارەوە بەڵای ئەوەی بینیتان چەند دیمەنێک بوو لاڵقەکانی ڕابردووی بەرنامەی بەڕاشکاوی بەردەوامین لە وەرگرتنی پەیوەندەکانتان نەرمینمان لەگەڵا لە سلێمانیەوە نرمین ئەم کاتت باش بەرنامەی بەڕاشکاوی لە ساڵی 2012دا چۆن بینی فەرموو نەرمین گوێت لێمانە بەداخەوە پەیوەندەکەی نەرمین خان داخرایەوە خۆشەویستانم یەکێک لەو پرسیارانەی کە زۆر جار ڕوبەڕووی من کراوەتەوە لە دەرەوەی ستۆدیۆ ئەوە بووە کە پرسیار لەسەر دیکۆری بەرنمەکە کراوە لە ڕاستیدا دیکۆری بەرنمەکە دیکۆرێکی تا ڕادێک تایبەتە و پێم وایە لە نێو ڕاگەاندنی بینراوی کوردیدا یەکەم جار بۆ بەرنمەیەک بەو شێوەیە نمایش بکرێت و بە دیکۆرێکی لەو جۆرەوە بێتە بەردیدی ئێوەی خۆشەویست ئەم دیکۆرە زۆر جار پرسیار لەو ئەکرێت کە تعبیر لە چی ئەکات مانای چییە چی ئەگەیەنێت ئەم دیکۆرە تەنها دیزاینێکە و دیکۆرێکە و ئێمە لای خۆمانەوە هیچ تعبیر و هیچ لێکدانەوەیەک و هیچ تەفسیرێکمان بۆ دیکۆرەکە دانەناوە بەرنامەی بەڕاشکاویش وەک هەرێکێک لە بەرنمەکانی تر بەرنمێکی حیواریە و تەنها ئەوەی تێدایەکە جیاوازی لەگە بەرنمەکانی تر ئەوەیە کە بە جورئەتانە تر پرسیارەکان ئەکرێت و ئەو پرسیارانی کە لە زۆر بەرنمەی ترە پێشکەشکار خۆی لێ دەبوێرێت یان بواری ئەوە نییە لەو بەرنمەیەدا ئەو جۆرە پرسیارانە بکرێت لە بەرنامەی بەڕاشکاویدا ئێمە بە خۆشحاڵیەوە ئەو پرسیارانە ئەەکەین و ڕوبەڕووی میوانەکەی ئەەکەینەوە و ڕاشکاوانش وەڵامەکانی لێوەرەگرین هیوام وایە لە 2 ساڵی تەمەنی بەرنامەی بەڕاشکاویدا توانی بێتمان ڕاشکاوانە پرسیارەکانمان لە میوانەکان بکەین و توانی بێتیشمان وەڵامێک بۆ ئێوە وەربگرین کە وەڵامێکی بڕوا پێهێنەر بۆ بن بەڵێ بەڕێزان
ئەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی کەناڵی ئاسمانی NRT کە لەسەر شاشە دەردەکەوێت پەیوەندی لەگە بەرنمەکەدا بکەن و هەر بە ڕێزێک ئەتوانێت بۆ ماوەی 1 خولەک بەشداری بکات لە بەرنمەکەدا. ئێستا بێباکمان لەگەڵە لە شارۆچکەی تەقتەق. بێباک ئەم کاتت باش بەرنامەی بەڕاشکاویت لە ساڵی 2012دا چۆن بینی فەرمو و سەرنج و تێبینیەکانی خۆت بڵێ. ڕێوبار زۆر دەستخۆشی لە یەکەم زۆر سپاس بۆ تۆ. هیوادارم هەر سەرکەوتوبی لە بەرنمەکان تا زۆر سپاس. ئەگەر بە ئەرگ نەبێ و بتوانانی 3 وەزیر بانکەشی بەرنمەکەت بکەیت بەڕاستی حیاتی خەڵک مربوطە بەو 3 وەزارەتەوە. یەک لەوانە وەزیری سامانە توریستەکان کە خۆت ئاگداری خەیرانی سوتەمەنی چۆنە لە وڵاتە. دووەم وەزیری بازرگانی خۆراکی عێراق. سێەم وەزیری خوێندن و پەروەردە کە لای خۆوا بە سیستەمی سویدیە و ئەوە ئەمڕۆ 12 هەتا ئیسا بەدایان مامۆستان نییە کە قوتابەکانمان دەرز برنەوە و داوای خاکردنەوەشیان لێ یەکەن. بەڕاستی بەلای منەوە زۆر زەرورە و دووبارە دەستخۆشی لەکەم هیوادارم بانکێشتیان کرد بە ڕاشکایی و پرسیاریان لێ بکەیت. زۆر سپاس بۆ تۆ، زۆر سپاس کاک بێباک بۆ پەیوەندی و سەرنج و پێشنیازەکان بۆ داواکاریەکانیشت. ئێمە ئەو پەڕی هەوڵی خۆمانە دەین بۆ میوانداریکردنی ئەو بەڕێزانی کە جەنابەت ناوت هێنان. شیروانمان لەگەڵە لە سلێمانیەوە. کاک شیروان ئەم کاتت باش بەرنامەی بەڕاشکاویت لە ساڵی 2012 چۆن بینی؟ پێت وایە ئەو پرسیارانەی لە ناخی تۆیە لەو بەرنامەیان نەداکران؟ فەرموو. بەڵێ کاک ڕێبوار دەست خۆشیت لێکەم. من شیروان محەممەد ئەمین سڵاو ڕزم هێبەت. زۆر سپاس. گومانی تیان نییە بەرنمەکە جێ دەستخۆشی و داهێنانێکی نییە بوو، بەڵام من پێم باش بوو لە زیاتەوەی کە تەنها میوانێک ئامادەی بەرنمەکەت بێ. دوو میوان بن زۆرجار هەیە پێویستە ڕوبەڕوو بوونەوە هەبێ و ڕاشکاوانەتر زۆر پرسیار هەیە. هەستەکەم دڵدارانە پرسیار ئەەکەیت بم بەخشەکەواڵم نمونەی ئەو بەرنامانەش زۆرن، بەڵام لە بەرنمەکانە ئەو پرسیارانەی کە ئەکرێت من وەکو بینەری بەرنمەکەت سیرەکەم زۆر جار چێژێکی تیا هەیە لەگەڵ کەسێکی وەکو فەرهاد پیرباڵ، بەڵام لەگەڵ مەکتەب سیاسی عسکەریەکە یان مەکتەب سیاسی حزبێکی وەکو یەکێتی پارتیان نەتوانیوە بم بەخشە نەتوانیە بەو شێوەیە دابنیشی ڕاشکاوانە پرسەکە. هیوادارم ئەو ڕخنەیم لێ وەربگری. ئەپرسم لە ماوەی 2 ساڵ ڕابردوودا چەند بەرنامەت ئامادە کرد و ئەو کەسانی کە بەرنامە. کاک شیروان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەداخەوە کاتی پەیوەندیەکەی کاک شیروان تەواو بوو. ئەمەوێت سەرنجێکی کورد لەسەر ئەوە بدەم. یەکێک لەو بەرنامانەی کە زۆرترین بینەری هەبوو و زیاترین تێبین و سەرنجی لەسەر هات ئەو بەرنامەی دکتۆر فەرهاد پیرباڵ بوو. بە خۆشحاڵی و بە شانازیەوە من باسیەوە ئاکەم کە ئەو بەرنامەیە زۆرترین بینەری هەبووە. سەبارەت بەوەی کە ئایا ئێمە چەند بەرپرسی سەربازیمان داوەتی بەرنمەکە کردووە، پێم وایە کاک شیروان ڕەنگە کەمێک لەو ئەڵلقەی بەرنامەی بەڕاشکاوی بێ ئاگا بێت کە یەکەمین ئەڵلقەی بەرنامەی بەڕاشکاوی لەگەڵ وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانە بوو. زۆر ڕاشکاوانە پرسیارەکانمان ئاڕاستە کرد و سەبارەت بە بەرپرسانی سەربازی تریش بەرپرسانی سەربازی کەش بە هەمان شێوە لە بەرنمەکەدا بانگێش کراون و بە هەمان ئەو ئەدایی کە لەگەڵ دکتۆر فەرهاد پیرباڵوە لەگەڵ میوانەکانی تری بەرنمەکەدا کراوە لەگەڵ ئەوانیشە هەمان ئەدا هەبووە و هەمان پرسیاریان زۆر بە ڕاشکاوانە ئاڕاستە کراوە. ئەگەر وەڵامی میوانەکانی من نەیانتوانی بێ لای کاک شیروان بڕوا پێهێنەر بن مقنع بن، ئەویان لە دەسەڵاتی منانی و لە دەسەڵاتی تێگەشتنی خۆیەتی. و زۆر سپاس بۆ کاک شیروان. کاک ئاراممان لەگەڵ لە سید سادقەوە. کاک ئارام ئەم کاتت باش بەرنامەی بەڕاشکاویت لە ساڵی 2012دا چۆن بینی؟ فەرموو. سواز زۆر دەکەم دەست خۆشتان لێ یەکەم. بەڵێ من حەزەکەم چەند ڕاو پێشنیاری خۆم بخەمە ڕوو. فەرموو. کاگڕەوەگە من ئەمێ بزانم ئەو پرسیارانە کە جەناب دەکەیت تا چەند بەڵگە و پێیانێ و پرسیارانێکی بەڵگە بە بەڵگەوە لەو کەسانی ئەەکەیت و من وە هەستەکەم پرسیارەکان بۆ لابردنی تۆمەتێک بۆ لابردنی ئەو تەرمیان لەسەر شخصەکانە، یعنی ئەتەوێ تۆمەتەکە لە کەسەکە بانکەی تۆمەتەکە لێ دوورەخەیتەوە بە کابراڵی ئەوەت کردووە کابراڵی نەخیر نەم کردو و تۆمەتەکە لە ئەگەر بەڵگەت پێ بەڵگەی بخەرە ڕووبە بەڕاشکاوی بەڵگەی بۆ خەیتە ڕوو. زۆر ساس دەکەم و دەستخۆش لێکم. سواز بۆ تۆ کاک ئارام. بەڵام کاک ئارام ببوورە ئازیزم، ئێمە بەرنامێکی تەلەڤیزیۆنی پێشکەشەکەین و بە ئوسلوبێکی ڕۆژنامە نووسیانە
پرسیارەکانمان ئاڕاستی میوانەکەین ئەمە من لێرە حاکم نیم تا تۆمەتەکە بەسەر ئەو میوانە بسەپێنم بە زۆر بیسەپێنم سەبارەت بۆی کە باز لەواکەیت ئایا بەڵگەت پێ بەڵێ زۆرێک لەو پرسیارانەی کە ئاڕاستی میوان ئەکرێت بە دڵنیاییەوە من بەڵگەی پێویستم لە بەردەسایە ئەوە پێشەوەی کە هەر پرسیارێک ئامادە بکەم بۆ ئەوی ڕوبەڕووی میوانی بکەمەوانێ لە وردی زانیاریەکان ئەکۆڵمەوە و بەڵگەی پێویستی لەسەر بەدەزەهێنم لەبەرەوەی کە من وەکو ڕۆژنامەنووسێک ناتوانم لێرەدا تۆمەتێک ئاڕاستی میوانێ بکەم و بەڵگەم لە بەردەستانە بێت ئەگەر بەڵگەم لە بەردەستانە بێت هەڵبەت کارەکە نقصانێکی زۆری ئەبێت لەبەرەوە بە دڵنیاییەوە بەشێکی زۆری پرسیارەکان بەڵگەی پێویستمان لە بەردەسایە و من بە پشت ئەستور بە بەڵگە ئەو پرسیارانە ئاڕاستی میوانەکانەکەم. بەڵێ هەوارمان لەگەڵە لە ڕێگەی سکایپەوە لە وڵاتی بەلجیکا هەوارم کاتت باش ئەگەر بەرنامەی بەڕاشکاوی ئەبینیت بەرنمەکەت لە ساڵی 2012دا چۆن بینی پێ دوایە ئەو پرسیارانەی لە خۆ گرت بوو کە لە ناخی ئێوەی بینەردا هەیە بەخوا بەرنمەکی زۆر سەرنج ڕاکێش بۆ پێشەکی دەستخۆشی لێ دەکەم بۆ بەرنامەجا و زۆر سەرنج ڕاکێش بوو ئەمە هەردەم تەماشایەکەین زۆر جوان بوو زۆر سپاس فەرموو بەداخەوە پەیوەندەکەی هەوار لە بەلجیکاوە بچڕا لەگەڵمانە خۆشەویستانم پشێکی کوردوەرێک دین و چەندی منێک لە ئەڵلقەکانی ڕابردووی بەرنامەی بەڕاشکاوی و پاشان بەردەوام بین لەسەر ڕۆگرتنی پەیوەندەکانی خۆشەویست فەرمان ئەگەر بمێ بەیانی وەزیرێک دابنێم دوو بەیانی فەرمانبەرێک دابنێم یەکێکی هەولێری دابنێ یەکێکی سلێمانی داێن لەبەرەوەی سلێمانی کەسی دەمێ حای کەسەکە بم هەر بەرپرسێکی شێتی یا پارتی بێنی باسی واکە کە سیمەی دویداری هەیە لە ناو حکوومەتان باش ئێوە خۆتان حکومڕانە یانێگەر ئێوە ئیش بۆچانیکەن یەکێ شاکیکە شارەکەی تیانە وەزانانی ئەو بۆ بچێ خزمەتی شارەکە دەکە هەمانە لەو بابەتە هەمانە پۆزشی وەرگرتی و ئاگاشی لە شارەکە ئاگاشی لە شارەکەی خۆینە یا ئەو کەسە پارتیە ئەگەر یەکێتی کەڵگایی کرد نابێ قبولکە ئەگەر یەکی شێ پارتی کەڵگایی کرد نابێ قبول ئەگەر من بڕۆم بە سەربەخۆی یاسا هەبێ ڕۆمە بەردەم دادگا و بۆی ئەو دادگای بێتاوانی من بسەلمێنێ ئەم هەموو هەڵاو و قاوقیلەش نەبێنێ ئەو دەوێ بە خەڵک بڵێ منی ئازا ئەوی ترسنۆک منی بوێر ئەوی نەوێر منی زۆر شارەزا ئەوی جاهیل ئەو دەیە وا بڵێ نەخێر ئێمە هەمومان ئەگە جاهیل نەمومان جاهیل نەبێ شارەزای نەمومان شارەزای خەڵکە ئێستا ناو یەکێتی ماوەتەوە بەسە و ماوەتەوە هەیە ناوەوانیشە بەسە هۆ چوەتەوێ ئەتونادێ بەڕاشکاو بەرنامەکەەوە نیە ئەی بۆ پێت ناخۆشم بە ڕاشکاوی قسە بکەم لەوە ڕاشکاوت تاوە ڕاشکاوە ئێدە باشەوە ڕاشکاوە بەڵای خۆشەویستان هەوی بینیتان چەند دیمەنێک بوو لە ئەڵلقەکانی ڕابردووی بەرنامەی بەڕاشکاوی جۆهەرمان لەگەڵە لە سلێمانی جۆهەر ئەم کاتت باش بەرنامەی بەڕاشکاویت لە ساڵی 2012دا چۆن بینی فەرموو ڕێبەرجانم کاتی جەناب باش ئەم کاتی تۆ باش لە پێشا من حەزەکەم یەک شتێ پێ بڵێم ئەمە بۆ داهاتوو دەتوانی ئیستیفادەی لێ بکەین بەڵێ فەرموو دقەیەک بۆ قسەکردن زۆر کەمە چونکە جاری وایە تەلەفۆنەکە کێشەیەکی تیابێ یا کابرا بیری ێشێ تەلەڤیزۆنەکەی کچە هەر بەمە 50 ثانیە زیاتر ڕوا لەبەرەوە دقەیەک باوەڕ ناکەم شتێکی ئەوتۆ بێت بەڵێ فەرموو پێشنیارەکان بڵێ و دواتر من وەڵامی ئەمە نقطەی یەکەمیان نقطەی دووهام ئەگەر بکرێ بەرنامەی بە ڕاشکاوی و زۆرێک لە بەرنامەکانی گری NRT کە هەنێک بۆ نمونە بەعزێک لە دیمەنەکانی سانسۆرە کرێت کە ئەگەر بکرێ ئەوە لابرێ و شتێکی باشە و دەخۆشی لە یەکەم و زۆر سپاس بۆ تۆ کاک جۆهەر لە شاری سلێمانی و سپاس بۆ پەیوەندیەکەت هەڵبەت دانانی یەک خولەک بۆ هەر پەیوەندێک ئەوە بووە کە مەبەست لی تەنها ئەوە بووە کە بە شێوەیەکی عادلانە پەیوەندیەکانی ئەوەی خۆشەویست زۆر بگرین نەک بەڕێزێک پەیوەندی بکات و چەند دقیقەیە قسە بکات و لە کاتی ئەو بەڕێزانەی تر بگرێت کە ئەیانەوێت پەیوەندی بکەن و لەسەر خەتن و ماوەیەکی زۆر ئەمێننەوە ئەمە تەنها ئەوە بووە لە بەرنمەکانی بەڕاشکاویدا پێم وانێ هیچ دیمەنێک سانسۆر کرابێت تەنها ئەوە نەبێت ئەگەر وشەیەک تەشیر بوو بێت یان لە ڕووی یاسای ڕۆژنامەنووسی لە ڕووی عرف و ئەخلاقی ڕۆژنامەنووسیوە نەکرابێت کە نمایش بکرێ و پەخش بکرێ لە شاشێک کەناڵێکی ئاسمانیەوە ئەوانە سانسۆر کرابن ئەگەر نا هیچ شتێک سانسۆر نەکراوە لە بەرنامەکە و هەموو وەکو خۆی بە ئەمانەتەوە پەخش کراوە. کاک دلاوەرمان لەگەڵا لە کەنەدا لە ڕێگەی سکایپەوە کاک دلاوەرم کاتت باش و فەرموو ئەگە بەرنامەی بەڕاشکاویت بینیوە چۆن بینی لە ساڵی 2012دا فەرموو.
کاک دلاوەر گوێت لە ئێمەیە بەڵێ پێچێک کاک دلاوەر گوێ لە ئێمە نەبوو بێت بەداوای لێبوردنەوە زریانمان لەگەڵە لە هەولێرەوە زریانم کاتت باش بەرنامەی بەڕاشکاویت لە ساڵی 2012 چۆن بینی و پێشنیازەکانت چیە بە ئەو بەرنامەیە فەرموو هەموو کاتێک باش سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم هیوای سەرکەوتتان بۆ دەخوازم زۆر سپاس بەڵام ئەوە وەکو ڕخنەیەکمە نازانم چۆن ئێوە عالی بوون لە کات بەڵێ فەرموو لە کاتی پێشکەشکردنی باشکاوی لەگەر سەبیعە خان بەڵێ سەبیحە خان لە بەرنامەی ڕوودا و مێژوو بوو ببوورە لە بەرنامەی بەڵێ مەبەستەوە بوو جا پرسیارێک کرد على ئەساس وڵای بەڕێز کاک مەسعود بارزانی بۆ هێنانەوەی تەرمی خوا لێ خۆشبوو شەیدی سەرکردە عالی عەسکەری پێیوت بوو بەڵێ کاک زریان ببوورە ئەمەڵقەی بەرنامەکەی ئێمە تایبەتە بە قسەکردن لەسەر بەرنامەی بەڕاشکاوی نەک هیچێکێکی تر لە بەرنامەکانی تری کەناڵی ئاسمانی NRT ئەتوانی بەڕێزت لە ڕێگەی پەیوەندیکردن بە بگۆڕی کەناڵی ئاسمانی NRT لە شاری سلێمانی لە ئۆفیسی سەرەکی هەوڵ بدەیت پەیوەندی بە پێشکەشکاری بەرنامەی ڕوودا و مێژوو بکەیت و هەر سەرنج و تێبینیەکەت هەیە بە شانازیەوە پێی بگەینیت و لێ دووەربگرێت بەڵێ دوایین پەیوەندی ئەم ئەڵقە تایبەتەمان ڕێژوان لە سلێمانی ڕێژوان ئەم کاتت باش بەرنامەی بەڕاشکاویت لە ساڵی 2012 چۆن بینی ئایا پرسیارانی لە خۆگرت بوو کە لە ناخی ئێوە بینەراندا ئایا فەرموو زۆر سپاس بۆ تۆش کاکرێباجیان من دەستخۆشی لێ یەکەم بەڕاستی بەرنامەیەکی زۆر باشە و بڵین زۆر سەرکەوتووە من هیوادارم کۆمەڵێک شتی باشتر هەیە کە با بڵین پێویستە بکرێت وەکو ئەوەی هەر کەسا ئەو کەسانش بانکن کە کۆمەڵی بەرپرسیارەتی گەوریان لەسەر شانە لە کۆمەڵگەیە من ئومێدەوارم هەر کەسە مەسئولەکان نەبێت هەر ئەوان نەبن بگرا جەنابەت بۆ پێی کەسێکی زۆر باشی کاکرێبوات من هیوای سەرکەوتنت بۆ خوازم من هیوادارم تەمەندرێژ بیشەڵا ئومێدەوارم ئاواش چۆن بە ڕاشکاوی پرسیار ئەکەیت ئاواش بەو جور ئەچی بۆ ڕاشکاوانەوە پرسیار لە لەو کۆمەڵە کەسانە بکەیت و بیان بۆ پرسیارانەت کۆمەڵی بەرپرسیارەتیان بیتە چکە بەڕاستی ئەو پرسیارە نەیتەوە وا لەو کەسە بەرپرسانە ئەکات بە ئاگایان ئەهێنێتەوە تێگەی لەم بەستم من هیچی کەم نەما و با مافی ئەوانێکیش نەخۆم دووبارە هیوای سەرکەوتن بۆ تۆ بۆ کەناڵەکەشت ئەخوازم زۆر سپاس بۆ کاک ڕێژوان لە شاری سلێمانی زۆر سپاس بۆ هەموو ئەو خۆشەویستانی کە لەم ئەڵقە تایبەتی بەرنامەی بەڕاشکاویدا ئەم شەو پەیوەندیان پێوە کردین ئەرکیان کێشا داوای لێبوردن لە هەموو ئەو بەڕێزانە شەکەین کە لەسەر هێڵی تەلەفۆن و ناتوانین پەیوەندیەکانیان وەربگرین لە بەرکەمی کاتی بەرنامە داوای لێبوردن لە هەموو ئەو بەڕێزانەکەین کە لەسەر ئەکاونتی سکایپی کەناڵی NRT و ناتوانین وەریان بگرین بەداخەوە پشتیوان بەخوا هەوڵە دەین دەفەتێکی تر دروست بکەین بۆ وەرگرتنی ڕاو و سەرنج و پێشنیازەکانی ئەو بەڕێزانەش سوپاس بۆ هەموو لایەکتان لە کۆتایی ئەم ئەڵقە تایبەتی بەرنامەی بەڕاشکاویە ئەڵێم ساڵی 2013تان پیرۆز هیوام وایە ساڵی 2012 ساڵی خۆشی و بەدیهاتنی ئاواتەکانتان بوو بێت و ساڵی 2013 خۆشتر و مای بەدیهاتنی سەرجەم ئاواتەکانی ژیانتان بێت جارێکتە ساڵی نوێتان پیرۆز بێت پشتیوان بەخوا لە ساڵی 2013 بەرنامەی بەڕاشکاوی لەگەڵتان بەردەوام ئەبێت و بە هەمان ئەو ڕتمی ئێستا زۆر سپاس بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ